پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی الصلاة والسلام إن لكل دين خلقا وخلق الإسلام الحياء. هەموو دینێ حەیایەکی شەرمێکی. ئەم ئیسلامە هەمووی کۆ بکەرەوە. چییە؟ شەرم و حەیایە سەرچاوەکەی. ئەگەر ئەمەی نەما ئەو کاتە وریا بە ئیمانش نامێنێ. الحەیاء من الإيمان والإيمان في الجنة. تەماشاکە جودا ناکرێتەوە ئیمان بێ حەیایی دوو لە ڕوو جەنابتان. ئینسانێک کە حەیایی نەبوو ئەتوانین بڵێن کە بە معنای کولی ئەگە حەیایی نەبوو ئەتوانین بڵێن دینشی نییە. ئەگە حەیایشی نەبوو ئیمانشی نییە. خوا پەنامان بدە. ئەگە ئیمانشی نەبوو داخڵ بە باش نابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان دەڵێ ئەم فەرمایشتانە الحەیاء والئیمان. هەردووگیان پێغەمبەری خوا فەرمی حەیا و ئیمان هەردووگیان هەم بە یەکەوە. ئەگە یەکێکیان هەستا لەسەر ئەو مرۆڤە، ئەگە مرۆڤەکە خۆی پەردەی هەڵدا لەسەر خۆی کە بێحەیا بێ دوو لە ڕوو جەنابتان بێئەدەبی نەبێت، ئەوەیش دوای گوێی لێیە، ئەو کاتە ئیمانشی نابێنێت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام یەکێکی هەڵگرت ئەوە کەش ئەڕوا لەگەڵی. هەردووگی ها بە یەکەوە جودا نابێتەوە. ئەمجا الحەیاء كله خەیر. حەیا شەرمکردن لە گەورە هەتا بچووک هەمووی بە معنای گشتی هەمووی خەیرە. الحەیاء لا یأتی إلا بخەیر. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەمانە هەمووی فەرمایشتی ئەو پێغەمبەرە نازدارەیە صلی الله علیه وسلم. حەیاکردن، شەرمکردن کە کەسێکە شەرم لە پیاوێکی گەورە و ڕیشسپیەکە ئەمە خوا پێی خۆشە، خێزانە. شەرم لە پیاوەکەی ئەکا، پیاوەکەیە. حەیا و شەرمی بەرامبەر خێزانی هەیە. مناڵەکان عەولادەکان شەرم و حەیایان هەیە بەرامبەر دایک و باوچە، بەرامبەر بە کۆمەڵگا هەمووی ئەڕوا. ئێستا ئەو حەملەیە کە دەکرێ ئەمانە نامێنێ موسڵمان عەزیزەکەم. گەرەنکیانە شیرازەی کۆمەڵگا نەمێنێ. ئەوەی کە پیاو لە دەشت ئەیکا ئافرەتش ڕەها بێ بیکە، کەسش نەڵێ چیەکەی. وا ئەزانێ ئەگەر ڕۆژ بە ڕۆژ خۆی ڕوود کاتەوە ئافرەت ئیتر پێش ئەکەوێ. حەیا لابەرێ، وا ئەزانێ پێش ئەکەوێ. کوڕەکانمان ئەگەر بێت و کوڕەکانمان ڕۆژ بە ڕۆژ کەلپەلەکانیان تسکەنەوە وەک ئەوروپا بن، ئیتر ئێمە بەرەو پێش دەچین. نازانێ هەموو دنیا کاول دەبێ وەک ئەوروپای دێ، چونکە ئەوروپا چۆن بێ قانونێکی یاسایەکی ئێمە یاساکەمانش نییە. ئەو یاسای هەیە بۆ خۆی ئەتوانێ وڵاتەکەی ڕاگرێ، لا ئێمە و یاسایەش نییە تا بتوانین هەمومان بەیەکەوە. ئەگەر لە دینیش لاماندا یاسایەکی قانونی دنیایی بێ هەمومان لەژێرا دەرنەچین. یاسا بەس بۆ فەقیر و هەژار و نەدار و قوربەسەر، باقی ناگرێتەوە یاسا. بۆیە موسڵمانەکان ئەوەی کە ئێمەی ڕاگردووە ئیسلامە، ئیمانە. ئەگە ئەم ئیسلامە و ئیمانە حەیاکەی لێ دەرکەین دوو لە ڕوو جەنابتان، ئەمە لابەرین بڕواتە بێ شیرازەی هیچ نامێنێ، نە ماڵ ئەمێنێ، نە خێزان ئەمێنێ، نە قەوم و خزمایەتی، نە ئەمانە هیچی نامێنێ، هیچی بەسەر هیچ نامێنێ. ئەبێ وریا بین